استفرموا إما تايس أمانو لسا حكومتي هليبا استا أو قراوتو سا حكومتي بغدا وانيا باشا كوا استا عقلي وكبري ياري بعقلي ملتي كردك ليه أواني لك هادو سادي خوي موشكل هذه فرموا أوسيا ما قبوش لدراو عاقي درجة خلق بيزارة براسي فرموا چەند مانگە لجنە دێت و لجنە دێ و دەڕا و قەرداریت و قەرداریت و پارە دەنێرم پارە نانێرم 500 ملیاری دەنێرم ئەوەشی نەنادێ خەولا بۆ چارچەبی ڕابردە و پارەی بنێرێ بۆی سلەی ماتمینی ئیمامی حوسێنەوە ئەوەش تاجیل کرا عالم بێپارێ عالم پارەی نییە چاوێ لە مەعاشش نایە خەتای سەرۆکی هەرێمی کوردستانە خەتای سەرۆکی هەرێمی کوردستانە مەعاشی ناداتە میلەتی خۆی بەڕاستیەکەی دواکەوتنی موچە ئێمە هەر ئێستا یعنی تعاملی لەگەڵا ناکەن یعنی ئەمە کێشەیەکی با بڵێن چەند ساڵانێکە کە لە هەرێمی کوردستانە ئەم کێشەیە ڕووی داوە و ئەوەی کە ئێمە ئاگادار بین و لێی بزانین حکوومەتی هەرێمی کوردستان بەتاوان بارەزانین چونکە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە لە ماوەی ئەم چەند ساڵەیە خەمخۆر و دڵسۆزی موچەخۆرانی خۆی و خەڵکی خۆی بێ ئەرکی سەرەکی لەلایە حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەبێت خەمخۆر و دڵسۆزیەکی وا بنوێنێ کە وەلەو کێشەکانی فەرمانبەرانی حکوومەتی هەرێم با بە تەنازولیش بێ بۆ حکوومەتی عێراق پێویستە چارەسەر بکرێ دیدنا من داكو هاوڵاتی نەبنە قوربانی وان کێشمە سیاسی و هەڕوەسا و شنوها العراق ڕیدەتم پێتیڤە پێگیری دستوری بێتەکردن ئەو باوەریات ناوبەرە حکوومەت عێراقی و هەرێمێدا نەمایە سەرچی ئەساسی بەرکو پتر دانوساندن سەر ئەساسێ وەیەکی تێتەکردن اجتهادات شخصی فلان سەرۆکوەزیر هات فلان سەرۆکوەزیر دی بەدل بوو دیدنا من بەرکو ما حکوومەتێکە هەی نوای حکوومەت هەرێما کوردستانە ما مؤسساتت هەین خەلکی ما وەسا تێدگەهیت و ئەزرێ بارێ ما وەسایەژی موچەش حکوومەتە خود بێتن ئەو چاو لەگەل بەغدا پێک بهێت ئەو چاندێ چنە بەغدا چاو دانوستانێتکەن لێ ئەمزانین کو ئەم فەرمانبەرên حکوومەتینە بۆ نمونە خەلک فەرمانبەری حکوومەتەیە پێتیڤە حکوومەت چ ئالیەتەکە هەبیتن پێگیریە دستوری بکەتن بەڕای من ئەم قەیرانەدارایی کە ئێستا ڕێککەوتە هەرێم بەشێکی زۆری خەتای حکوومەتی خۆمان ینی حکوومەتی هەرێم چکە نای حکوومەتی هەرێمی کوردستانە ینی معقول نییە دەسەوسان بێ کاتێک کە بەغا یان حکوومەتی عێراق پارە نانێر چکە ئێمە حکوومەتێکی سەربەخۆین پێویستە مشوری ئەوەی خواردبێ حکوومەتی هەرێم کە کاتێ بەغا پارە نەنێرێ موچە ڕانەوەسێت و چاوەڕوانی بەغدا نەبێ داهاتی مەرزەکانەوە لە داهاتی نەوتەوە لە داهاتی بۆ نمونە هاتوچۆ زەڕیبات ئەمانە هەموو ئەتوانێت داهاتی موچە دابین کات و بەڕای من خەتای هەرێمی کوردستانە حکوومەتی عێراق ئەگەر موچەش نەنێرێ حکوومەتی هەرێم بڕە پارەیەکی لە دەستایان سامان سروشتیەکان بێت لە بەردەستایەتی ئەتوانێت بەو سامانە موچەی خەڵکەکەی خۆی و دابین بکات پێدەویە حکوومەت ڕۆسی پێدەویە هەم حکوومەت و هەرێمی و هەمیش حکوومەت و فیدرۆل یعنی بابەتی موچە خەڵکی بابەتی قیتە خەڵکی بابەتی نۆنی خەڵکی نەبیتە کارتك و هەردوو لا بخوب کار بینن و ئەوە بکەتە ضغط السەروی ئەو لانێ دیژی بکەتە ضغط ئەم نابێژن حکوومەت عێراقی یعنی شاما شەریفەوەکە ئەم کوردیت بێژین و وەکی میلە سەعاتی ڕێوە بچیت بەلێ پۆت هەموان دەمدەمە حکوومەت و هەرێمی هەیە و ئەرکێ مازن کەویتە سەر ملێوێ كواو حكمته هني يعني بدنجي خلقك وياف حكمته ووقفتنا خلقك وبيرو بوشنا خلقك شو هر اف كاسد بوينا هاكو بجن حكمته هرمي بوب بريت ما بوينا او كاز بوينا في شوراش كينو بوب بيرد مديال بوينا وخباطه كيري وخدماته كيري بتفيا او بتر قيت خلقي نون خلقي البرجاف ور بيجرن ايش حكمته عراقي دواكوتني موچه طبعا كاريگري گوري لسر بروسي خوندنه بيت وهريك لحكومة عراقي وحكومة هريميش با شويق لشوكان خوانا دزنا ولو كوا أما خاطر استوي أو أي خاطر استوي أمو بلام أوي كلاي خلقي جنجة هاتني موشكة جايتر شار سر كردني أو كيشا أجر بيويز بوفدي زور بالا وجوريش قال هريمي كردستانات ما دام قوتو موشي خلقية وما دام جيوي خلقي لسرا بي براستي هەوڵێکی جدی بۆ بدرێت و ناکرێت تۆ دێبنێریتە عێراقەوە بۆ لای حکوومەتی عێراقی بۆ دانوستان بەڵام وەفتە خاوەنی بڕیار نەبێ